داواکاری سەرەکی ئێمەیە بە زووترین کات یان بخرینە سەرکەرتی گشتی وەکو حکومی یاخود هەر کۆمپانیا یان کۆمپانیاکەی خۆمان گرێبەستەکانمان بۆ درێژ بکرێتەوەنێ بەداخەوە لە ماوەی ڕابردوودا بەڕێوەبەری شارەوانیەکان و حکوومەت کەم تەرخەم بوون لە نوێکردنەوەی گرێبەستی ژینگە پارێزان ئەوان دەکرا لە 2 مانگ بەر لە ئێستا ئەو گرێبەستە یاخود ئەو تەندەرە تازە بکەنەوانێ بەڵام کە نەکراوە کەم تەرخەمیان کردووە ئێستا هاتوین داواکاریەکانمان بەرز کردوتەوە بۆی گرێبەستەکانمان بۆ نوێ بکرێتەوە هەروەها موچەی 2 مانگی مستحقی ژینگە پارێزان بدەن کە لە مانگی 3 و 4دا موچەکانیان پێ نەدراوە هەروەها خەبەرێکیان پێداوین کە کۆمەڵی ئەو ژینگە پارێزانەی کە 15 ساڵ خزمەتیان هەیە دانێرنەوە ماڵەوە بەداخەوە خەمساردی حکوومەت و بێموبالاتی حکوومەت هەلەوە سەرچاوی نەگرتووە تەنانەت بێوەفاش دەچێت بەرامبەر ئەو ژینگە پارێزانی کە 15 ساڵە ئەو شارە دەماڵ دەیانەوێت لە ڕێگەی نوێکردنەوەی گرێبەستەکانیانەوە زەختیان لێ بکەن کە ئەوان بەتەمەنن بیان نێرنەوە لەبری ئەوەی لە ڕێگەی دەستەبەری کۆمەڵایەتیەوە بیانەوێ خانشینیان بکەن دەیانەوێت بەبێ مستحقاتی شخصی خۆیان کە 15 ساڵ خزمەتیان لەو شارەدا کردووە بیان نێرنەوانێ و هیچ مستحقێکیان پێ نەدەن.